دوای زیاتر لە 2 ساڵ ئەمڕۆ دەرگای قەڵای هەولێر بەڕووی هاوڵاتیان داکراوە. ئەمەش تەنها بۆ چەند کاتژمێرێک. ئەمە قسەم لەگەڵ فەلاح حوسێن بەڕێوەبەری قەڵای هەولێر کرد، ئەو باسی لەوە کرد ئەوان بە شێوەیەکی ئەزموونی بۆ ماوەی چەند کاتژمێرێک دەرگای قەڵای هەولێر بەڕووی هاوڵاتیاندا دەکەنەوە. ئەمەش بەهۆی ئەوەی کە کارەکانی قەڵا نۆژەنکردنەوەی ماوە، بەڵام ئەمڕۆ لەبەر تەقدیری ئەو خەڵکەی کە 2 ساڵە چاوەڕا دەکەن و داوا دەکەن دەرگای قەڵایان بەڕوودا بکرێتەوە کە بەشێکی نۆژەنکردنەوەی قەڵای هەولێر کارەکانی بە کۆتا هاتووە، بەڵام کارکردن تێیدا بەردەوامە و لە ماوەی داهاتوو کە کارەکانی بە کۆتا هات بەیەکجاری وەکو شوێنێکی گەشتیاری بەڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. دەمێت بزانم دوای چەند ساڵ سەردانی قەڵای هەولێرت کردەوە؟ تقریبا لە 92 تاکو ئێستا ماوەیەکی زۆرە، زیاتر لە 30 ساڵە ئەبێت. باشە دەمێت بزانم لە ساڵی 90ەکان کە سەردانی قەڵای هەولێرت کرد تاوەکو ئێستا ئەوەی ئەمڕۆ بینی چی گۆڕانکاری کراوە لە قەڵای هەولێر؟ وەڵای گۆڕانکاری بووە. پێشتر ئەوە کۆمەڵی ماڵی کۆن بوو، شەقامەکان بەم شێوە دیزاین نەکرابوو. ئێستا چۆن دەیبینی ئەو نوێکردنەوەی قەڵات؟ وەڵا جوان، شتێکی جوانە بەڕاستی. باشە ئەمڕۆ قەڵای هەولێر بۆ ماوەی چەند کاتژمێرێک کراوەتەوە، بەڵام بڕیاربە لە تاوابوونی نوێژەنکردنەوەکەی بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە بە بەردەوام. چ پێشنیارێکت هەیە بۆ بەرپرسانی قەڵا؟ وەڵای داواکارم لیان هەمیشە بیپارێزنێ، هەمیشیان چاوێن لێ بێت، چونکە ئەمە توراسێکە بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو. باشە هەستت چییە کە قەڵا دەبینی بۆ شێوە پارێزراوە؟ وەڵا پێم خۆش بپارێزی، ئەمە ینی وەکو سامانێکی نەتەوەیە، ئەبێ بپارێزرێت، نابێت لە ناو بدرێت.